بینەرانی ئازیزی کەناڵی سلێمانەی جوانترین سڵاوتان لێبێ مسیرات بابانیم خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی هەفتانەی وەرزش بە دیداری ئێوەی ئازیز شادەبەوە. بینەرانی ئازیز بۆ مەڵقەی بەرنامەکە باسێک لە خولی نایابی ئینگلیزی ناسرا بە پریمەر لیگ دەکەین کە لە چەند ڕۆژی ڕابردووە پەردە لەسەر یاریەکانی ئەم وەرزەی دادرایەوە و کە وەرزی 2023-24 بوو. مانچستەر سیتی بەرامبەری پیپ گواردیۆلا بۆ جاری چوارەم لەسەر 1-6 لە ماوەی 7 وەرزی ڕابردوودا بە کۆکردنەوەی 91 خاڵ بۆ پاڵەوانی خولەکە و ینی ئەرسیناڵ دوای ململانەیەکی تون تا دو هەفتە لەگەڵ مانچستەر سیتیە ئەرسناڵ توانیتی پلەی دووەمی خولەکە بەدەستبێنێ بە 89 خاڵ و ینی لیڤەرپوڵ بە 82 خاڵ پلەی سێمی بەدەستێنا کە کڵۆبیش ئەم وەرزە ماڵاوایی لە ینی لیڤەرپوڵ کردو لە وەرزی داهاتووە ئارنی سلۆتی ڕایەنەری یانەی فاینۆر ڕۆتەردامی هۆڵندی جێگەیەگرێتەوە و هەرچی پلەی چوارەمە کە ناوێکی نوێمان بینی لە تۆپفۆری ئەم وەرزەی خولی ئینگلیزی ئاویش ئەستۆن ڤیلا بوو بەڕانەرایەتی ئیونای ئێمری توانیتی پلەی چوارەمی خولەکە بەدەستبێنێت و سەرکەوێ بۆ چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو. هەرچی یانەکانی تۆتنهام و چێلسیە بە کۆکردنەوەی 63 خاڵ بۆ تۆتنهام و هەروەها 60 خاڵ بۆ چێلسی توانیان پلەکانی پێنجەم و شەشەم بەدەستبێن و تۆتنهام بۆ یۆرۆپا لیگ و چێلسیش بۆ کۆنفرانس لیگ بە دوای ئەوانیشە نیوکاسل کە وەرزی ڕابردوو ئاستێکی خەیاڵی پێشکەش کردو لە تۆپفۆرا بوو، بەڵام ئەم وەرزە ئاستیۆک و پێویستنەوە لە پلەی حوتەما جێگیر بوو. مانچستەر یونایتدەکەی تینهاگیش لە پلەی هەشتەم جێگیر بوو. ئێمە بۆ باسکردنێک لە وەرزی ڕابردوو باشترە بڵێن وەرزی ڕابردووی پریمەر لیگ لە نێو ستۆدیۆ بە سپاس و میوانداری میرمەریوان شرۆڤەکاری وەرچینمان کردووە. کاک میر سڵاو لێبێ و خۆشحاڵم بە لەگەڵمانی. زۆر سوپاس بۆ میوانداریتان. سڵاو لە وێش کاسیداجان. کاک میر ئەگەر سەرەتا لەم وەرزەی خولی ئینگلیزی سەرەتا با لە ئەرسیناڵەوە دەست پێ بکەم پێش پیپ گواردیۆلا. ئەرسناڵ بۆ دووەم وەرزی لەسەر یەک ململانەیەکی قوڵ لەگەڵ مانچستەر سیتیاکە لە زۆرینی جەولەکانە پێشەنگی خولەکە بێت، یعنی ئەگەری سەلەیەکی بینەوە ئێمە سیوە شەفتەکە ئەگەر دابەشیکەین زۆرینەی یعنی دابەشیکەین زۆرینەی مانچستەر سیتی یەکەم نەبوو، زۆرینەی ئەرسیناڵ یەکەم بوو، بەڵام ئەبینی ئەرسناڵ لە جەولەکانی کۆتایی هاوشێوی وەرزی ڕابردوو هێزناوەکەی لەدەستدا و پێشکەشی مانچستەر سیتی کرد. تۆمە چۆن لە یەکە دەیتەوە؟ سەرەتا بەلای خوا کاکسیداد سپاس بۆ ئێوە. کاکسیداد یعنی ئەرسیناڵ لە سەرەتاوە کە بە شێوازێکی زۆر باشێنای بە شێوازێکی بە ڕیتمیشی زۆر خێرا هێنایان ئەتوانین بڵێن لەم وەرزەی ڕابردوودا زۆربەی کات لە پلەکانی پێشەوەی پریمەر لیگ بوون، بەڵام کێش ڕئیسەکە لە چیایە؟ کێش ڕئیسەکە لە خودی ئارتێتا خۆیەتی کە لە سەرەتای وەرزەوە هەتا کۆتایی وەرز ئامانجێکی دیاریکراوی بخۆی نەبوو. چۆن با بڵێن ئەرسیناڵ و ئارتێتا و هاندەرانیش ئەوەی کە زۆر بەلایەنەوە گرنگە نازناوی پریمەر لیگە، چونکە 20 ساڵە بەم نازناوە شاد نەبوونەتەوە. ئەبوایە سەرەتا ئارتێتا ئامانجێکی تەواوی بخۆی دیاری کردایە کە چاوێکی زۆری بخسایەتە سەر نازناوی پریمەر لیگ، بەڵام وەک دەبینین لە سەرەتاوە لە پریمەر لیگا زۆر باشێنەی هەتا ئەو کاتی کە لە چامپیۆنز لیگ یاریە کرد. ئەو فترە زەمەنەی کە لە قۆناغی کۆمەڵەکانی چامپیۆنز لیگی یاریە کرد لە پریمەر لیگدا ئەنجامەکانی زۆر باش بوو، بەڵام ئەوەنی کە چۆ قۆناغی دەرکرانەوە با بڵێن قۆناغی 16 و دواتر سێرەکەین ئارسیناڵ چاوە زۆرەکەی خسە سەر چامپیۆنز لیگ و بە ڕێژەیەکی کەم یعنی ئەو چاوی خسەوە سەر پریمەر لیگ. لەو فترێشدا نەتیجەکانی ئەرسیناڵ لە پریمەر لیگدا باش نەبوون، یعنی یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە ئەرسیناڵ هەتا ئەم دوایانە نەیتوانی بە باشی کێبڕکێکی زۆر باش بکات لەگەڵ مانچستەر سیتی تەنها ئەو یاریانە بوو کە لە چامپیۆنز لیگ یاری کرد. ئەتوانین بە جۆرێک تر بڵین ئەگەر ئەرسیناڵ لە سەرەتاوە زیاتر هەوڵی بۆ بەدەستهێنانی پریمەر لیگ باە لەو باوەڕەدام بیتوانیا بە ئاسانی نازناوەکە بۆ خۆی کۆدای ئەوەی کەوا جێگەی سەرسوڕمان و جێگەی سەرنج بوو لای من بەرامبەر تۆشەش ئینگلیزی نەدۆڕا ئەرسیناڵ، بەڵام لە جەولەکانی کۆتایە بەرامبەر فولهام دۆڕا، بەرامبەر وێستهام دۆڕا، یعنی ئەم دوو دۆڕانە و دواترژە بەرامبەر ئەستۆن ڤیلا دۆڕا، بەڵام دۆڕانی بەرامبەر وێستهام و فولهام کاریگەی یەک یاریێکیانی ببردایەتەوە نازناوەکە یەکلا کردەوەی برد. ئەستۆن ڤیلاش بە هەماش ئەو یاری بەرامبەر ئەخر بە جیاوازی دوو خاڵ لە دوای سیتیەوە بوو نازناوەکە لە دەستدا. ئەگەر بێت و بەرامبەر فولهام و وێستهام کە ئاسانتر بوون لە ئەستۆن ڤیلا بەرامبەر ئەم دوانەیەکیان براوە بووایە نازناوەکە یەکلا کردەوە. کاکسیداد ئەرسیناڵ بە درێژایی ئەم وەرزەی ڕابردوو کە پێیا دێپەڕیوە لەگەڵ هەموو گەورەکانە ئەنجامی زۆر باش بووە، یعنی یاری چوونی لە مانچستەر سیتی بردەوە لە یاری گەڕانەوە لە ئیتیحاد یەکسان بوو، ئەمە نەتیجەیەکی زۆر باشە بۆ ئەرسیناڵ لە بەرامبەر مانچستەر سیتیدا.
بەکۆی گشتی ئەم وەرزەم یعنی ئەرسینال بەرامبەر گەورەکان ئەنجامی زۆر باشی هێناوە 6 لە 5 بوو پێمابێت لە چێلسی بردەوە بەڵام ئەوەی کە زەرری زۆری لە ینی ئەرسینالات بچووکەکان بوو بچووکەکان زەرری زۆریان لە ینی ئەرسینالات چۆن ئەو چاوە گەورەی کە خست بۆ سەریانە گەورەکانی بۆ بردنەوە لیان نەیخست بۆ سەریانە بچووکان من لەو باوەڕیان ئەو قسەی کە تۆڵی بەرامبەر وەستام و فولهام ئەوە هیچ ببردێتەوە بەڵام هۆکارێکی سەرەکی بۆی کە ئەرسینال پریمەر لیگ دەلەستبا تەنها دۆڕانەکەی بەرامبەر ئەستۆن ڤیلا بوو بۆ زۆرترین فرسەتی گۆڵکردنیان لە دەزا بە درێژایی هەردوو تایمەکە وە لە بەرامبەرە لە تایمی دۆمە ئەگەر بەبیر خۆمانی بێنینەوە ئارتێتا چەند گۆڕانکاریکی تەکتیکی هەڵەی کرد کە بۆ هۆکارەوەی کە نەتوانن گۆڵ تۆمار بکەن یا خولانی کەم بەرامبەری بکەنەوە لەگەڵ ئەستۆن ڤیلایە هەتا پێش ئەو کاتەش ئەرسینال لە پێش مانچستەرسیەوە بوو یان کۆی خاڵەکانی یەکسان بوو لەگەڵا بەڵام ئەو یاریە بە تەواوەتی ئەرسیناڵی بەهێوان بەڵام زانیتی بەرامبەر ئەستۆن ڤیلا لەوانەیە زۆر لۆمەی لەسەر نەبێ بۆ ئارتێتا لەبەرەوەی ئەستۆن ڤیلا ئەمساڵ لە تۆپ فۆر بوو ئاستێکی ناوازەی لە خۆلی ئینگلیزی پێشکەش کردو لە پریمەر لیگا بەڵام ئەوەی کەوا لۆمەکەی لەسرە یاری فولهام و وێستهامە بە تایبەتی تریش کە فولهام یعنی ئەو تیبە تۆقێنەرنە بۆ نمونە وێستهام گۆڵپارێزێکی ناوازەی هەیە ئاریۆلا وە چەندین یاریزانی باشی پێ بەڵێ لەوانێت لە پلەکانی پێشەوە نەبێت بەڵام هەتا ئەم دوایان لە پاڵۆنتە ئەوروپیەکانە مابوو وێستان بەڵام ئەوەی کەواجێی سەرنج بوو تا لە هەموو ڕێگە لە پێش عنی یاری فولهام بوو ئەو لە هەر حاڵەکە بە ئەو یارە سەرکەوتنی بەدەست بێنایە ئەمە گەورترین لۆمەی لەسەر بوو بۆ ئارتێتا و خۆشت باست کرد لە چامپیۆنز لیگە چۆن بڵێ توانە وزەیەکی زۆر زۆری سەرف کرد لە یاری بایرنا کە هەرچەنە نەشی توانی بپەڕێتەوە بۆ قۆناغی پێش کۆتایی بەڵام جوودێکی زۆر زۆریان سەرف کرد ئەمەش کە خۆت باس کرد کاریگەریەکی زۆری لەسەر ئاسیان پێش کرد بەڵام پێ دوایە ئارسیناڵ و ئارتێتا چی بکەن کە ئەم دوو وەرزە دووبارە نەبێتەوە کاکسیدار یعنی ئەرسیناڵ کە با بڵێن ئەم یاریزانانی هێناوەتیانەکەەوە پرۆژەیەکی زۆر جوان و باشی هێناوە پرۆژەیەکی زۆر جوانیان قسۆتە ڕوو بۆ ئەوەی کە بەردەوام بن لەم پرۆژەیە ئارتێتایان هێناوە ئەبێ سەبر و تەحەمولیان هەبێ لەگەڵیان ئەبێ بە شێوازێک سەبر لەسەر ئارتێتا بگرن کە هەتاوەکو نازناوی پریمەر لیگ نەگەڕێنەوە یانەکەیان بە ئاسانی دەستبەرداری ئارتێتانە بن بۆ لەبەرەی لەو فترەی چەند وەرزەی کە ئارتێتا ڕاهێنەری ئەمیانەیە توانیوێتی زۆر بە باشی یانەکە پێش بخە چ لە ڕووی تەکتیکەوە چ لە ڕووی خێرایی یاریزانەوە لە هەمووی گرنگتر لە ڕۆی ڕۆحیەتی یاریزانانەوە کە هەر یاریزانێک لە لای خۆیانەوە هەست بە بەرپرسیارەتێکی زۆر گەوراکەن بە بڕوای من ئیدارەی ئەرسیناڵ باشترین کار بیکار بۆ ئەوەی کە یانەکە لەو ئاستە باشایە بمێنێتەوە گرێبەستکردنە لەگەڵ چەند یاریزانێک لە مەرکەزە جیاوازەکانە بەتایبەت لە ڕووی هێرشبەریەوە و لەگەڵیشیا دوو بەرگریکاری باڵ بۆ شوێنی بنوایت و تۆمیاسۆ کە ئەمانە لە ڕووی بەرگریکردنەوە باشن بەڵام لە ڕووی هێرشبەریەوە تا ڕادێک لاوازن زیچینکۆشی هەیە بۆ جێی تۆمیاسۆ زیچینکۆ لە ڕووی هێرشبەریەوە باشە لە ڕووی بەرگریەوە بە پێچەوانی ئەوانەوە و زۆر کا زیچینکۆ هۆکارێکی سەرەکی بۆ ئەوی کە ئەرسیناڵ بە ئاسانی گۆڵی لێ بکرێت بەڵام زۆر کاتی شۆکایی سەرەکی بۆ بردنەوە بەڵام هەنی تۆ یانێکی ئاوا لە یارە گەورەکانە پێویستە بە برنەوەی لەو کاتانەی کە تۆ زەروری بە برنەوە پێویستە یارزانەکانی کەمترین هەڵە بکەن کەمترین با بڵێن کەمترین هەڵە بکەن لە یاریگا چ لە ڕووی تەکتیکەوە چ لە ڕووی تەکنیکەوە بەڵام زۆر کات لە ئینا لە یارزانزی چینکۆیە ئەم شێوازە هەڵەی پێوە دیارەکە بێتە هۆی دۆڕانی ئارسیناڵ و خاڵی سێمیش ئەوەی کە ئارتێتا لە یانەکان بیهێڵنەوە بۆ ئەوەی درێژە با بۆ سەرکەوتنەیەک لە دوایەکانی کە وەرزی ڕابردوو دووبارەی کردێتەوە من لەو باوەڕێم ئەگەر هەلی زیاتر بدرێ بە ئارتێتا یانەکە بۆ وەرزی داهاتوو دوور نییە بە ڕێژەیەکی زۆر پریمەر لیگ بگەڕێنەوە بۆ یانەکان و بەدەستی بێنێت یاریزان لەگەڵی هەربردنە پێ دوایە باڵی پێویستیان سەرڕم لەبەرەی لە باڵە یاریزانی زۆر باشی هەیە بەڵام بۆ باڵی چەپ من هەستەکەم جێگرەوەیەکی بۆ شوێنی ساکانیە یعنی ئەگەر ساکە تووشی پێکان بێ ئەو باڵی ئەمرێ بەڵێ لە لای لە باڵی ترۆساردی هەیە لەگەڵ مارتینێلی و باڵی زۆر چالاکە بەڵام باڵی ئەو لە ساکە تووشی پێکان بێت ئەمرێەوە سەرڕەمێکی چۆن بڵێ قەناسیشی نییە کە بتوانێت لە بچووترین دەرفەتا گۆڵ بکات
گابرێل خیسۆسیانە ناکاک سیدات بەڵام ئەبینین لە سەرەتای وەرزەکە کە هێنایان پێما بێوەرزی ڕابردووتر بوو هێنایان لە سەرەتاوە ئاستێکی زۆر باش بوو یعنی زۆربەی گۆڵەکانی ئەرسناڵ لەلایەن ئەم یاریزانەوە تۆمارەکرا بەڵام ئەبینین ڕێژەی پێکانە زۆرەکانی دوورکەوتنەوەی زۆری لە یاریگاکان ئەمە وای کرد کە ئاستی ئەم یاریزانە بە ڕێژەیەکی زۆر داببەزێت وای کرد کە ئارتێتا لە بەشی پێشەوە با بڵین لە سەرڕمی یاریگادا لە زۆربەی کار لەو شوێنەوە گۆڵیان بۆ تۆمار نەکرێت تەنها لە باڵەکانەوە بە تایبەت باڵی ترۆسار کە ترۆسار لەم مۆرزەدا هیچە بۆ لەو یاریزانانی کە زۆربەی کار لەسەر کورسی یەدەک بووە کە هەڵی سانۆ ئارتێتا هێناتی خنەوە یاریگا و توانێت یارەکەی بۆ یەکلای کات و یارەکەی بۆ گۆڕی هەرچەنە تەمەنیشی هەیە بەڵام خیبرەکەی و ئەزمونونەکەی یارمەتی دەرێتی بۆ ئەمە 100% بن لەگەڵ قسەیەتان بۆ باڵی ڕاست کە ساکایە هێرشبەرێکی باڵی ئەوێ چکە ڕاستە ساکە ئاستێکی زۆر باشی هەیە بەڵام بەتەنیا بەز نییە دەردی خۆت کە تووشی پێکانە بێت چی ئەەکەی بە شوێنگرەوەی ئۆدیگاردا ئەتوانێت لە وێریکە بەڵام ئەو ئاستەی نابێت لە بۆ لەبەرەوەی کە خاوەن خێرایکی لە ڕادە بە دەرنیەوە خەمومان پشتی هێرشبەر یاریەکە بەڵام یەکێک لە خاڵە هەرە یاریزانە هەرە گرنگەکان لە مۆزەدا بیرمان نەچێت لە ئەرسیناڵە ئۆردیگاردا کە ئەم یاریزانە بە معنای کەلیمە قاعیدە بە معنای کەلیمە سەرکردەیە لە ناوساحەدا چ لە ڕووی کاپتنیەوە چ لە ڕووی تەوزیعاتی یاریزانەکانەوە کە بەباشی ئەتوانم بڵێم ڕاهێنەری دووەمە لە ناو یاریگەدا ئەم جۆرە یاریزانانە بۆ ئەم یانانە زۆر گرنگ و ڕاهێنەریش ئیسفادەیەکی زۆر باشان لێگات بینە سەر مانچستەر گواردیۆلا دەردی کابراڵە گواردیۆلا ناخۆشی کردووە لە کوی 15 وەرزی ڕاهێنەرایەتی 12 وەرز پلەی یەکەمی بەدەستێنەوە و لە خولی ئینگلیزی هەمووان ئەیانوت کاتێک گواردیۆلا ئەمە لە بەرشەلۆنە بڕۆنەمەە بەشەلۆنە بە ئاسانی توانێت خولی ئیسپانی بەرێ پێویستی بە گواردیۆلا نییە و ئەیانوت بایرن خۆی پێش گواردیۆلاش خولی ئەڵمانیە برد پێویستی بە گواردیۆلا نیە گواردیۆلا بۆ چامپیۆنز لیگەنەوە بەڵام ئیسا دۆ مانچستەر یادوتە بەهێزترین خولی جیهان کە ئەم خولە بە بڕای من لە چامپیۆنز لیگ ژیارەکانی بەهێزتر و بەقووەترە و قورسترە بە و یارەکانی ئەم خولە بۆی تاقت پرۆکێنەکەی و ئەبینی زۆر جار یانەکانی خولی ئینگلیزی نەتیجەی زۆر باشیان نابێت لە چامپیۆنز لیگا بۆی یاریە تاقت پرۆکێنەکانی خولی ئینگلیزی گواردیۆلا دێ لەم خولەیە لە کۆی 8 وەرزی ڕاهێنەرایەتی 6 وەرز نازناوە کاباتەوە 4 نازناوی لەسەرێک کە لە مێژووە شتی وان نەبووە ینی لە مانچستەر یونایتد هاتووە 3 نازناوی لەسەرێکە بردۆ پێشتر بەڵام لە مێژووە شتی وان نەبووە 4 نازناو لەسەر یەک یانێک بتوانێت بێت بەڵام گواردیۆلا دێ ئەم ڕێکۆرداش هێنێت و کۆتایی بە هەموو دەنگۆیانە دێنێت تۆ چیت هەیە لەسەر ئەم نازناوی مانچستەر ئەم ساڵانی پێم وایە پشوو درێژە عین لە سەرەتای وەرزە زۆر جار ئەبینین مانچستەر چەند خاڵێکەکەوێتە دواوە لە چەندین پلەکە دووە بەڵام دوای وردە بەڕیتم لە کۆتای وەرزەکە بینی گواردیۆلا یەکەمە کاکسیدار من نەتوانم بڵێم پریمەر لیگ زۆر چێژ بەخشە لەسەر ئاستی هەموو خولەکانی ترێکێکە لەو خولانی کە پڕبینەرترین هاندەری هەیە و چێژ بەخشترین خولیشە بەڵام لە ئێستاە گواردیۆلا ئەم چێژەی تا ڕادەیە کەم کردوێتەوە بۆ معقولیەتی تیانە تۆ لە کۆتا 4 وەرزات 4 پریمەر لیگی یەک لەسەرێک بەدەستبێنی وەک هەمومان نەزانین لە پریمەر لیگای یانەی بچووک و یانی گەورە نییە یانەکانی ڕیزبەندی پێشەوە لەگەڵ یانەکانی ڕیزبەندی کۆتاییە یاریەکەن جاری وایە بە ئەنجامی قورس ئەدۆڕن جاری وا هەیە بە شێوازێک یاری ئەەکەن بەرامبەر ئەمیانانەکە وەک بڵێ یانەکانی ڕیزبەندی خوارەوە لە یانەکانی ڕیزبەندی پێشەوەن باشە ئەتوانم بڵێم گواردیۆلا شێواز و سیستەم و ڕیتمیشی وای دروست کردووە بۆ یانی مانچستەر کە ئەم یانەیە بە ئاسانی دەستبەرداری ئەم شێوازی یاریکردنیان نابن گواردیۆلا ڕۆحێتێکی لەگەڵ یاریزانەکانە دروست کردووە بە شێوازێک لە شێوازەکان ژووری جوڵگۆڵینی با بڵێن تۆپمە کردو بەیەکەوە کە هەمویان هەوڵ بۆ یەک ئامانجێن هەمویان هەوڵ بۆ ئەوێن کە هەموو ساڵێک یەک لە دوای یەک پریمەر لیگ بەدەست بهێنن بەڵام یەک شتی تریش هەیە کاگەسیدات چێریکە گواردیۆلا یاریزانی زۆر باش و ئەزمووداری لەبەردەسایە کە ئەمە یارمەتیدەرێکی باشێتی بۆ ئەوی کە ئەم نازناوانە بەدەست بێنێ گواردیۆلا دوو پێکهاتەی جیاوازی هەیە کە یەک لە یەک پێکهاتەکانیان بەهێزترن چ پێکهاتی سەرکورسی یەدەک چ پێکهاتی ناو یاریگا هەر یەکێک لە یاریزانانی سەرکورسی یەدەک ئەتوانن بە ئاسانی یاری بۆ بگۆڕن بە هەموو شێوازێ گواردیۆلا خاوەنی عەقڵیەتێکە خاوەنی پلان و تەکتیکێکە کە لە سەرەتای یاریەوە داینە تا کۆتایی یاری ئەبێ بە هەمان شێواز یاریکردن یاری بکەن
باشە پلان و تەکتیکی خۆی ناگۆڕێت لە یاریگادا ئەگەرچی بە گۆڵیش لە دوابێ من تەسەورم وایە زۆر کات ئەو پلان و تەکتیکەی کە گواردیۆلا دایانێ لە یاریدا یارمەتی دەرێتی بۆ ئەوەی کە زۆربەی کات یانەکەی سەرکەوتن بەدەستێنێ. باسی ئەوت کرد گواردیۆلا کورسی یەدەگیشتیە بۆ سەرەکیەکان باشن وە پێ دوانیە ئەمە گواردیۆلا خۆی وای کرد دەبێت پەری بە ئاسیام یاریزانانە دابێت کەوا بتوانێت ئەم سوودە بینێ بە وێنەی فۆدین لە لاوانی مانچستەرسیتیەوە سەری خستووە ئەمساڵ باشترین یاریزانی پریمەر لیگ بووە بە وێنە چەندین یاریزان هەبووە لایەنەکانی تریانە لەوانەیە ئاستەیان نەوبێ یاخود بەو شێوازە گەورەیە دەرنەکەوتێتن بەڵام هاتوونەتە مانچستەرسیتی بەو عەقڵێتە بۆ بیرکردنەوەی کەوا گواردیۆلا پیانە بەخشیە هەمیشە ڕۆدری ئەڵێ لە دوایین یاریەکە سەرکەوتنیان بەدەستێنە ئەڵێ ئەسناڵ تیپێکی زۆر زۆر باشی هەیە بەڵام جیاوازی ئێمە لەگەڵ ئەوانە یاخود تیپەکانی تر لەگەڵ ئێمەیە ئێمە کە ئاچینە ناو یاریگەوە هەموو یاریەک بۆ بردنەوە ئاچینە ناو یاریگە سەیرەوە ناکەین بەرامبەرەکەمانشیە هەموو یاریەک ئەمانەیە بیبینەوە بەڵام کارێک تیپەکانی ترێنە بەرامبەر ئێمە بە بەرامبەربوونی ڕازیە بن ئەم عەقڵەتی بیرکردنەوەی کەوا گواردیۆلا بە یاریزانەکانی بەخشیوە پێ دوانیە وای کردبێتەوە یاریزانەکانی سەر کورسی یەدەگیش لە ململانی یاریزانەکانی سەر یاریزانە سەرەکیەکانە هەر کارێک دەرفەتێکیان پێدراوی بیانە باشن ئاسی خۆیان پێشکەشکەن خۆی ئەو قسەیە 100% تەواوە گواردیۆلا هۆکارێکی سەرچیە بۆەوەی کە ئەم ڕۆحەتی لە ناو یاریزانەکانە دروست کردووە بەڵام گواردیۆلا دیقەت بین وەرزی ڕابردوو بۆ وەرزی ڕابردووتر وە زائیدەن ئەم وەرزەش یاریزانێک ئەکا بە قیدوەیەک لە ناو یاریگادا و لە ناو فرقەیە کە سەرجەم یاریەکانی وەرزەکە لە ڕێگەی ئەو یاریزانەوە برنەوە بەدەستێنێ سێری با بڵێن ئەم وەرزە بکەین فۆدنی کاریگەرترین یاریزانی مانچستەرسیتی بووە و بوو بە باشترین یاریزانی پریمەر لیگیش وەرزی ڕابردوو هالاند ئەمەرکەی هەبوو باشە ڕابردووتر بۆ نە گرێلیش چیوە ئەکات کە ئەم یاریزانانە لە بەسیترین دەرفەتا دەردیخۆوەدە کە ئەم هەلە بقۆزنەوە و ببن بە سەرکردەیەکی باشی تیپەکە هەڵبەتە هەمووی ئەگەرێتەوە بۆ گواردیۆلا بۆ ئەو عەقڵیەت و بیرکردنەوەی کە گواردیۆلا لە یاریزانەکانە چەسپانیەتی بەڵام کاک سیدات تۆپی پێ بریتە لە سێشت لایەنی تەکتیکی لایەن توانای جستەیی لایەنی دەرونی کە ئەم سێ خاڵە و تیا بوو بە مەزبوطی ئەوە تۆ فەرقەیەکی سەرکەوتوو هەیە ئەوە تۆ ڕاهێنان بەیانێکی سەرکەوتووەکەی ئەم سێ خاڵە بە تەواوەتی لە یانی مانچستەرسیتیە دیارە هۆکارە سەرێکچەکەشی کە ئەمانەیان تیا بە هەموو شێوەیەک ئەگەرێتەوە بۆ زیرەکی و دانایی گواردیۆلا من ئەتوانم بڵێم گواردیۆلا لە پریمەر لیگدا شتێکی کردووە کە هیچ ڕاهێنەرێک نە پێشووتر نەداهاتووتر بتوانێت بیکات بە ڕۆشتنی گواردیۆلاش لە یانی مانچستەرسیتی لەو باوەڕەدام بە ئاسانی ئەم یانەیە نەتوانن بگەڕێنەوە سەر هەمان ڕیتم کە لە سەردەمی گواردیۆلا یاریان پێکردووە بۆ لەبەری ئەم سیستەم و پلانی کە گواردیۆلا یاری پێکات قورسە جێبەجێکردنی قورسە بەردەوامبوونی لەلایەن ڕاهێنەرێکی ترەوە چونکە قورسە تۆ بە درێژایی 80 خولەکنەوە خولەک فشار و پەستان بکەیتە سەر یانی بەرامبەر زۆر قورسە ئەم لایەنە لایەنی باشی هەیە کە گواردیۆلا یاری پێکە و لە هەمان کاتە لایەنی خراپیشی هەیە لایەنە باشەکەی ئەوەیە کە بوار بە یانەی بەرامبەر نایە بێتە ناو نیوە یاریگای مانچستەرسیتیەوە یاری بکات لایەنە خراپەکەشی ئەوەیە کە ڕوبەڕووی یانەی چۆک و ڕیال مەدرید ئەبێتەوە زۆربەی کات ئەبینین ئەدۆڕێت یان تا یەکسانە بێت ئەمە هۆکارەکەی چییە؟ بە ئاسانی ناتوانێت بەرپەرچی ئەو هێرشە هەڵگەڕاوانە باتەوە کە ئەو یانانەی بەرامبەر یاری پێ بەڵام من یەکشتەڵم لێرەوە ئافرم بۆ ئەنچیلۆتی و ڕیال توانیان 120 خولەکبەرگی فشاری مانچستەرسیتی بگەن لەبەری ئەو فشاری لەسەر ئەوان بوو ئەو 120 خولەکەی نێو یاریگای ئیتیحاد هەرچی تیپێکی تری ئەم جیهانە هەیە قورس ئاوابێ برداوە لەو یاریە بوونە شکستیان هێنا کاک سیدات ئەم شێوازە یاریکردنی گواردیۆلا کە یاری پێەکە وەک پێشتر دوشتم خاڵی ئیجابی خاڵی سلبی هەیە خاڵی ئیجابەکەی ئەوەیە کە زۆربەی کات بردنەوە بەدەستێنێ بەڵام دیقەت بە ئەو گۆڵانی کە لێشیانەکرێت لە نایەنیانەکانی پریمەر لیگەوە زۆربەی کات بە هێرشی هەڵگەڕاوە لیانە بەڵام گواردیۆلا وەرز دوای وەرز بۆ نمونە پێم وایە هۆکاری سەرەکیەکەی ئەم سەرکەوتنانەی گواردیۆلاش کە چۆن بڵێیت ئاو بەردەوام ئەم خولی ئینگلیزیە باتەوە بەردەوام تیپەکە بەبێزیە شدو ئەپدێتکردنی شێوازی یاریەکانێتی شێوازی یاریکردنەکەی پلانەکانێت دیستە بە نمونە ئەم وەرزە وەربگرین زۆربەی یاریەکانی مانچستەرسیتی بە سێ بەرگریکار یاری کردووە دوو ئیرتیکاز لە بەردەمیان ئەمە بۆچی بۆ ڕێگریکردن لە هێرشەڵگەڕاوەکانی تیپەکانی تر لە کاتی هێرشی تیپی بەرامبەرە بەردەوام دوو ئیرتیکاز وە سێ بەرگریکار هەبوو کاتێک تیپەکەی خۆشی هێرشە بات زۆربەی کاتێکی لە ئیرتیکازەکانی بۆ نمونە ڕۆدری زۆربەی کات
بەرەو پێش هەڵک شێ دەچێت نێو نێوچی سزای تیبی بەرامبەر یاخود بەردەم ناوچی سزاوە ئەو کاتە بێک ئیرتیکاز ئەمێنێتەوە هەندێک جار جۆن ستۆنزمان بینیوە لەوێ هەندێک جار دیازمان بینیوە لەوێ هەندێک جاریش بۆ نمونە ڕۆدریە هێڵێتەوە ئیرتیکازەکەیت لەگەڵا بۆنە بێرناردۆ سیلڤە بۆ یاری کردویان گاندۆگان بۆ یان کۆڤازیچ بۆ لەگەڵ یاری کردووە ئەوان هەڵکشاون بەرەو پێشترەوە یعنی ئەم یاریکردنی بەردوو ئیرتیکازە زۆربەی کات هەز ناکەی ڕێگری لێ کردووە لە هێشاڵگەڕاوەکانی تیبی بەرامبەرەوە پەستانێکی زیاتری کردووە کە لاری کاتێکا تۆپەکەش بۆ بچرێت تۆ بەڵدن دوو ئیرتیکازی هەیە ئەتوانێت یەکسەر وەریگرێتەوە خۆی کاکسیدار ئەم دانانی دوو ئیرتیکازە هەم لەلایەنی بەرگریشەوە سوودی لێبینێ هەم لەلایەنی هێرشبەریشەوە وەک ئەبینین زۆربەی کات ڕۆدری و ستۆنز یا ئەگەر ستۆنز لە غیابی ستۆنز ئاکانجی لەو شوێنە یاریەکە باشە لێرە ئەتوانم بڵێم بۆ لایەنی هێرشبەرەکەی زیادە عەدەدێک دروستەکە لە ناو منتیقی ناوەڕاستی بۆکسی تیبی بەرامبەر فرقەی بەرامبەرە بەڵام لەو کاتانی کە لە حاڵەتی ئەوەیە کە ئەگەڕێتەوە دواوە بەرگریەکە و زۆر کاتیش ئەو کاتانی کە هێرشیان لەسەرە ئەم دوو ئیرتیکازە یارمەتیدەرێکی زۆر باشی بەرگریکارەکانن بەڵام ئەبینین سێرەکەین بێرناردۆ سیلڤا لە باڵی خۆیەوە ئەگەڕێتەوە دواوە لەولاوە ئەگەر جاگریلیش بە یاخود با بڵێن فۆدن بێ ئەوانش بە هەمان شێوە ئەگەڕێنەوە یعنی مەنزومەی مانچستەر با بڵین بە شێوازێکە کە بە جەماعی یاریەکەن هەمویان بەیەکەوە هەست بە بەرپرسیارەتیەکەن هەمویان بەیەکەوە بەرگریەکەن هەمویان بەیەکەوە بەشداری لە هێرشەکانەکەن ئەمەشە خاڵە بەهێزەکەی گواردیۆلا بەڵام ئەگەر دیقەت بین زۆربەی کات گواردیۆلا پێش یاری بۆ نمونە یاریەکی هەیە بەرامبەری چلایەنەکان لە چ لە چامپیۆنز لیگ بە چ لە پریمەر لیگدا بێ سێرەکەین بینەر و سەرجەم ڕۆژنامە نووسە جیهانەکان بە ڕۆژنامەنووسەکانی خۆشبانەوە سێرەکەی بە شێوازێکی تر بۆ چوونیان هەیە بەرامبەر پێکاتەکە بەڵام سەعاتێ دوو سەعات پێش یاریەکە دەبینی پێکاتەکەی بە شێوازێکی تر بڵاوکاتەوە یعنی گواردیۆلا لە دانانی پێکاتەیە زۆر چاونەترسە بە شێوازێک پێکاتە دانێ وەک بڵێ کە ئەم یاری مان و نەمانەکات یعنی ئەبێ ئیلا بیباتەوە لەم یاریەدا جەماعەتی فانتازی شێخیان لێ نەماوە هەرچی یاریە کە تەشکیلە دانێ یاریزان دانن سێرەکەی کەوەرێکی تێ سەرێک تەشکیلێت لێکەوەرێکی تیا یاریزانێک تۆ تریپەر کاپتنت لێداوە سێرەکی لەو یاریە یاری ناکە بەس تاکە یاریزان کە ئەم وەرزە لە زۆنەی یاریەکانی سیتیە بۆ نەجێی سیخە بوو کە دای بنەی ئەو هیچ ئیدرسۆنی گۆڵپارێز فۆدن جێ سیخە بوو دای بنەی ئەوزانی کە ناچی بۆ کەوەرەکەی گواردیۆلا کاکسیداد خۆی سێریانی ماسەرسی بکە هەر لە گۆڵپارێزەوە بیگرە هەتاوەکو هەلانکە هێرشبەری نوکە هەمویان لەلای خۆیانەوە یعنی بۆ پەڕی ڕۆحێتەوە یاریەکەن کاکسیداد ڕۆحیەت کە لە فرقەیە هەبوو ڕۆحێت کە لە تیپا هەبوو باوەڕ کە هیچ شتێک ناتوانێت ڕێگری بکە لە برنەوەی ئەو فەرقەیە باشە بە ئاسانی خۆیان تەسلیم ناکەن بەڵام قسەیەکی ژێ ئەڵێ ئیدرسۆن لەوە ئەچێت وەرزی داهاتوو لایەنەکە بڕوات بۆ پێی کە گواردیۆلا تا ڕادەیەک خەڵسوکۆتەکانی بەدڵ نییە لەو یاری پێم وابوو بەرامبەر وێستهامە بوو لە خولەکەکانە بوو تووشی پێکان بوو یاری تۆتنام بوو نەی ئەتوانی یارەکە تاوکە کە گواردیۆلا داینیشان جۆرێک لە ناڕزایی دەربڕی جا گواردیۆلا یەک شتی زۆر باشی هەیە کە ئەمە هۆکاری یەکێک لە سەرکەوتنەکانەتی گواردیۆلا بە حیاتی نایڵێ ژووری خۆگۆڕین تێک بچێت لە دەست دەربچێ ئەمە یەکێک لە هەر خاڵە گرنگ و ڕئیسەکان بۆ ئەوەی کە ڕاهێنەرێکی سەرکەوتوو بتوانێت یانەکەی بە باشی ببا بەڕێوە زۆرن هەم ڕاهێنەرانە ئەنچیلۆتیش بە هەمان شێوە هەمان بیرروبۆچوونی گواردیۆلا هەیە لە ڕێی ڕێخستنی ژووری جلگۆڕینەوە میر پاسێکی لیڤەرەکەی کڵۆ بکەین دوای نۆوەرز ڕاهێنەرایەتی کڵۆب و لیڤەرپوڵ جیابوونەوەرەیە لە ماوەی ئەم چەند ساڵەیە نۆوەرزە کڵۆب تیپێکی تۆقێنەری بۆ لیڤەرپوڵ دروست کرد تیپێکی دروست کرد کە هیچ ڕوحێتێکی ئەو تۆ لە تیپەکەیان نەبوو تیپەکە ئەویست بگاتەوە چامپیۆنز بەڵام کڵۆب هات جگە لە چامپیۆنز خەونی لە مێژینیانی بەدەستێنا کە یەکەم پریمەر لیگ بۆیان بەدەستێنا کە لە دوایەوەی کەوا خولی نایبی ئینگلیزی گۆڕا ناوی گۆڕا بۆ پریمەر لیگ لیڤەرپوڵ نەیبردبوو هات بەدەستێنا بەڵام لە ماوەی نۆ وەرزە یەک پریمەر لیگ و یەک چامپیۆنز لیگی بۆ تیپەکە بەدەستێنا ئەتوانین بڵین کڵۆب سەرکەوتوو بۆ لەگەڵ لیڤەرپوڵەوە ئامانجەکەی پێکاوە کڵۆب نۆوەرز لە لیڤەرپوڵ بوو تەنها یەک پریمەر لیگی بەدەستێنا بەڵام بەکوی گشتی نۆوەرز لیڤەرپوڵی وەک پاڵەوان دەرخست چۆن لیڤەرپوڵ بە درێژایی نۆوەرز لە چامپیۆنز لیگ و لە پریمەر لیگیشا کێبڕکێیە کرد بە درێژایی نۆوەرز کێبڕکێی مانچستەر کرد کە گواردیۆلا خۆی ئەڵێ یەکێک لە ڕکابەرە سەرسەختەکانم لە پریمەر لیگدا کڵۆبە بەهێزترین ڕکابەری مێژووی شێڵێ هیچ ڕاهێنەرێک گویشتی وەکو لیڤەرپوڵەکەی کڵۆب ئەزێتیان نێەوە بەڵێ کڵۆب تیپیشی دروست کردووە
کە زۆر کەم لە یانەکانی ئەوروپا حەزەکەن ڕوبەڕووی ئەم یانەی کلۆب ببنەوە لێڤەرپۆل. بەڵام دەبینین لە دوای ئەم نوەرزەی کە ئەم ڕاهێنەرەتی ئەم یانەیە کرد لێڤەرپۆل، دەبینین لەم دوایانەدا کلۆب بە شێوازێک من ناوی ئەنێم کەوتە هەڵەوە. چۆن کەوتە هەڵەوە؟ لە ناوەڕاستی وەرزەکەی ئاماژەی بۆ کرد کە من کۆتایی ئەم وەرزە ڕیزی یانەکە جێهێڵم. خۆی لە خۆیان ئەم قسەیە کاریگەریی نەرێنی زۆری کردە سەر یاریزانەکان لە ڕووی ئاست و لە ڕووی ڕۆحێتیشەوە، و دوایش کاریگەری کردە سەر تەکتیکی یاریکردن لە یاریگادا. هەتا ئەو کاتی کەوای نەوت بوو لێڤەرپۆل لەسەر ڕێتم و شێوازی خۆی بەردەوام بوو. زۆرینەمان پێمان وا بوو ئەم ساڵ زۆر نزیکە لەوەی کە پریمەر لیگ بەدەست بهێنێ. چەند ڕۆژێک دوای قسە یانی چەند یەک دوو هەفتە دوای قسەیشکە کردی لەگەمی ڕزبەندیا بوو لەکەمی ڕزبەندیا بوو. بەڵام لە دوای ئەم قسەیەوە ئەبینین تیپەکە لە ڕووی تەکتیکەوە، لە ڕووی ڕۆحێتی یاریزانەوە، لە ڕووی ئاستی یاریزانیشەوە بەرەوداوەڕی بەرەودابەزین هاو بۆ لەبەرەوەی ئەم وتەیە کە لە دەمی کلۆ بێتە دەرەوە جۆرێک لە یاریزانەکان بەهیواکە. بۆ شێوازەی کە تۆوتت لە هەفتەیە دوو هەفتە دوای ئەوەی کە کلۆب ئەم قسەی کرد، ئەتوانین بڵین یاریزانەکان بە شێوازێک یاریان کردو وەک بڵی لە کۆتاوەرزەکانی کلۆبە با بتوانین نازناویشی بۆ بەدەست بهێنین. بەڵام ئەمە بەس نییە، ئەمە کاریگەری تەواو ئەکاتە سەر یاریزان. ئەڵێ من لە کۆتایی ئەم وەرزەیە کلۆب ئەڕوا ڕنگ بێ زۆر یاریزان هەبێ لەبەر کلۆب هات بێتە یانی لەڤەرپۆل، کە کلۆب ڕۆی چەند یاریزانێک تریش بلا ڕنگ بێ بە دوای خۆیان بەجێ بهێڵێت. و ئەمە کاریگەریکی زۆر خراپی هەبوو لەسەر یانەکە. بەڵام من شتێک ئەڵێم، ئەتوانم بڵێم کلۆب لەو کاتێک کە لە ئەوروپا لیگ بەدەستی ئەتەلەنتا کرایە دەرەوە، لە دوای ئەوەوە سەرجەم یاریزانەکان بێهیوا بوون. لە دوای ئەوە ئەنجامەکانی لێڤەرپۆل لە پریمەر لیگا پێم وابێت لە کۆتا 5 یاریدا خاوەنی تەنها دوو برنەوەیە، دوو شکست و یەکسان بوونێک. ئەمە خۆی بۆمان دەرەخا کە لە دوای ئەم قسەی کلۆب لە دوای ئەوەی لە ئەوروپا لیگا کرایە دەرەوە بە تەواوەتی یاریزانەکان و ڕاهێنەر و هەندێرانیش بەهیوا بوون. باشە لەسەر کلۆب هەندێک بۆ نمونە زۆر جارەڵێن پیپ گواردیۆلا پارەی زۆر بۆ سەرف کراوە، ڕاهێنەر چۆنڵە یاریزانی زۆریان بۆ هێناوە، یاریزانی گرانبەهایان بۆ کردەوە. بەڵام خۆ کلۆبیش یاریزانی گرانبەهای بۆ کردراوە، ئەلیسۆنی بۆ هێنراوە بە پڕەپارێکی زۆر، ڤاندایک بە پڕەپارێکی زۆر، سەڵاح مانێمان هەمووی گرێبەستی گەورە ناوێکی تا بە پڕەپارێکی زۆر 6 ملیۆن یۆرۆ بوو. یانی چەندین گرێبەستی گەورەی بۆ کراوە. بەڵێ کلۆبیش بۆ نمونە 9 وەرز لیڤەرپۆل وەکو پاڵەوان دەرخستووە، بەڵام لە 9 وەرزە هەمیشە سەر ستێجی نازناوەکان نەبووە. لێگ وەرزە پریمەر لیگی برۆ، لێگ وەرزیشە چامپیۆنز لیگ. ئەگەر 2019 ئەگەر لاری یەکەمە بەرشەلۆنە یاخود بڵین دیمبڵی ئەو دەرفەتەی گۆڵی چوارەمی لە دەستدا گۆڵی کردایەوە، یاری گەڕانەوە بەرشەلۆنە میسی سوارێز گۆڵام کردایە بە سخۆڵێن و گۆڵ پایەز ناگەیشتە یاری کۆتاییش لیڤەرپۆل. ئەو کاتەیە سەر ژەمانەوت چامپیۆنز لیگی لەگەڵ لیڤەرپۆڵان نییە، وانە زۆر ڕاست. بەڵام یعنی بە کۆی گشتیە کە حسابی بکەین چەندین گرێبەسی گرانباشی بۆ کردراوە. بەڵام زۆرێک پیان وایە کلۆب یاریزانی لە هاوشێوی بۆ نەکراوە، هاوشێوی گواردیۆلا کرداوە. تۆ چۆن ئەمەلەیەکە دەیتەوە؟ کاکسیدا تۆ باوەڕەکەی کە کلۆب ئێشە لە هۆکارە سەرەکیەکانی ڕۆشنی خۆی لە یانی لێڤەرپۆل ئەوە بێ کە ئەو یاریزانانەی بۆ ناکرن لەم دوایانەدا کە خۆی داوایەکات، بۆ لەبەری ئیداری یانی لێڤەرپۆل بە شێوازێکن وەک یانەکانی تر نین، بۆ وەک یانەکانی تر دەست بڵاو نین بە هەماشەوی ئیداری مانسەرسی کە بتوانن هەمان ئەو یاریزانانە بکڕن کە کلۆب داوایەکە. من لەو باوەڕدام هۆکاری یەکێک لە هۆکارە ڕئیسەکان بۆ ئەوی کە کلۆب ڕۆشتنی لە میانەی ڕاگەیان تەنها ئیداری یانەکە بوو، بەهۆی ئەکاری ئەوەی کە نەیانتوانێت ئەو یاریزانانە بێنن کە کلۆب داخوازیەکات. لەلایەکی ترەوە ئەتوانم بڵێم ئەو یاریزانانەی لە ڕابردووە بۆ کلۆب کڕابوون یا لەسەر داخوازی کلۆب هێنرابوون لە ئێستاە لەم وەرزەدا و لە وەرزی ڕابردووشدا ئەو یاریزانانە ئاسیان زۆر بەرەوداوە چوو بوو. بە نمونە ڤاندایک ئەگەر چی بەهۆی پێکانەوە بوو با بڵێن ئاسی دابەزین چوو بوو، ئەی ئارنۆڵد ئەویش ئاسی بە هەمان شێوە دابەزی بوو. لەم وەرزەشدا کە ڕۆی محەممەد سەڵاح ئەویش ئاسی دابەزی بوو. یعنی بە کۆی گشتی یاریزانە سەرەکیەکانی لێڤەرپۆل کە لە ڕابردوودا هۆکاری سەرەکی بوون بۆ ئەوەی کە لێڤەرپۆل پریمەر لیگ و چامپیۆنز لیگ بەدەست بهێنێ، لە ئێستاە ئاسیان بەرەوداوە ڕۆشت بوو. و لە وەرزی ڕابردووشا و لە ڕابردوودا چەند یاریزانێکیان هێنا بۆ یانەکەیان، بەڵام ئەبینین ئەو ئاستایان نەبوو. بە نمونە داروین نونێس، گاکپۆ،
تەنها سۆبۆسلای نەبێت کە ئەم یاریزانە ئەتوانم بڵێم هەتا ئەو کاتی ئەم وەرزە لەگەڵ لێڤەرپوڵا یاری کرد لێڤەرپوڵ لە قیمەیە بوو ماک ئەلیستەریش بە هەماشەوە بەڵام سۆبۆسلای زۆر کاریگەر بوو کاک سیراد لەسەر ینی لێڤەرپوڵ لە دوای ئەوەی کە سۆبۆسلای تووشی پێکان بوو ناوەندی ینی لێڤەرپوڵ بە تەنیا بە ماک ئەلیستەرەوە نەبەسترابوو نەی ئەتوانی ئەو ڕۆڵە بجێڕەوە کە لەگەڵ سۆبۆسلای جێڕابووی کڵۆب خۆی بەرپرسیار نی لە دابەزینی ئەستیایزانەکانی بە خۆشی هۆکارە چۆن هۆکارە بە شێوازێک هۆکارە کە لێڤەرپوڵ کە کلۆب لەسەر هەمان شێواز و سیستەمی یاریکردن بەردەوام بوو نهات ئەم سیستەم و شێواز و تەکتیکی یاریکردنی بگۆڕێ یعنی لێڤەرپوڵ بە شێوازێک یاریە کرد کە هەموو کاتێ فشار و پەستانی بەرزیە کردە سەر یانی بەرامبەر بە شێوازێکی زۆر خێرا با بڵێن هێرشانەکە لە سەریانی بەرامبەر بەڵام سێرەکی لە دوای ڕۆشتنی سادیۆ مانیەوە ئیتر محەممەد سەلاح بە تەنیا تاکباڵ مایەوە وشتمەشکەمە پرسیارێک کلۆب مانی کردە قوربانی سەلاح لەبەرەوەی ناکۆکیەکی بەهێز لەنێوان ئەم دوو یاریزانە هەبوو زۆربەی کات فێرمینۆ هاوسەنگەکەی ڕاگرتە بۆ کاتی سێکوچکەی سەلاح و مانی و فێرمینۆ بوو فێرمینۆ هاوسەنگێکی ڕاگرت بۆ زۆربەی کاتی جەماوبینی کلۆب کاتێک گۆڕانکاریەکە کرد فێرمینۆ گۆڕانکاری پێکرد سەلاح و مانی لە یاریگار ئەمانەوە یاخود مانی هێنا دەرەوە سەلاحی کردو بە کەسی یەکەمی تیپەکە بەڵام بینیمان لە دوای ڕۆشتنی مانیەوە ئەو باڵی لیڤەرپوڵ کەوت بە هیچ یاریزانێکی پڕ نەکرایەوە و مانی لە ڕووی یارمەتیدانی هێڵی بەرگری و جوهد سەرفکردن و توانای دەستەیەوە من بەش بە حاڵی خۆم پێم وایە لە سەلاح ئیسفادەی زیاتر بووە زیاتر یارمەتی هێڵی بەرگریدا و سەلاح کەمترە گەڕایەوە بەڵام بە ڕۆشتنی مانی ئەو باڵی لیڤەرپوڵ من پێم وایە کۆتایی پێات بە ڕۆشتنی مانەی لە لێڤەرپوڵ هەم مانێ زەرەری کرد خۆی لە ڕووی ئاستەوە دابەزی و زەرەری لە ناوبانگی خۆشیە و هەم لێڤەرپوڵیش زەرەری کرد لە ڕۆشتنی مانێ بە شێوازێک کە لێڤەرپوڵ هەتا ئێستاش ئەو باڵی بۆ کۆنتترۆل نەکراوە بەکێ بە لویس دیاس هێنای باشە و لەم وەرزەی ڕابردوش لە گاکپۆ زۆربەی کات لەوێ یاریە کرد بەکۆی گشتی ئەم دوو یاریزانە نیان ئەتوانی نیوەی ئاستی مانێش پێشکەش بکەن کاکسیدا سێری کە لە سەر سەلاح و فێرمینۆ و مانێوە کە وەرزێک هەموو ئەوروپایان داگیر کرد لە ڕووی گۆڵکردون لە هەموو شێوازە یاریکردنەوە هاتۆتە سەرەوەی کە سەلاح ماوەتەوە لە پێشەوە داروین نونێز لە باڵی چەپ زۆربەی کات لویس دیازە بینین دیێگۆ جۆتاش ئاستی ئێستاوە بەڵێ ساڵانی ڕابردوش نەماوە یعنی جیاوازەکە زۆرە لە مابینی ئەو سێ یاریزانە هێرشبەری پێشووتر و ئەو سێ یاریزانە هێرشبەری ئێستا سەلاح بەتەنیا ناتوانێت ئەو ئەرکەی پێشتر جێبەجێکرد ئێستا جێبەجێ بکات بۆ لەبەر ئەوەی داروین نونێزی چکە لەو یاریزانانەی کە پێش ئەوەی بێتە لێڤەرپوڵ لە کەمترین هەلی گۆڵا زۆرترین گۆڵی تۆمارە کرد یعنی یەکێک بوو لەو یاریزانە قەرناسانەی کە بە ئاسانی گۆڵی لە ناو بۆکسی فڕقەی بەرامبەر تۆمارە کرد بەڵام کە هاتە لێڤەرپوڵ لە سەرەتای وەرزەکەەوە زۆر باش بوو بەڵام لەم دوایانەیە ئەمان بینی هەلی وا ئاسانی گۆڵی لە دەزای کە لێڤەرپوڵ و کلۆپی شۆک بوون لە باڵی چەپی شەوە سێرەکەین لویس دیازمان هەیە کە ئەمیش بە هەماشەوە هەتا یاریەک ئاستی باشە دوو یاری سێ یاری ئاسی زۆر خراپە یعنی ناتوانێت یارمەتی دەری باشێکی یانەکەی بێت بەکۆی گشتی قسەکانم کاک سیداد من ئەتوانم ئەوە بڵێم کە کلۆب نۆ وەرز لەسەر یەک لێڤەرپوڵی بە پاڵەوان ناسان ئەگەر چی یەکجار پریمەر لیگیشی برد لە دوای ڕۆشتنی خۆشیەوە کە سلۆت ئەبێ بەڕاهێنەری نوێی یانەکە لە وەرزی داهاتوودا من باوەڕم وایە شوێن پێی هەڵگرتنی شوێن پێی کلۆب قورسە ناتوانانی بە ئاسانی بە هەمان شوێن پێ و پلان و تەکتیک و ڕۆحەتی کلۆپا تێبپەڕیتەوە کلۆپیش بازی هەڵەکانی خۆیدا بەڕادەیەکی زۆر بەڵێ واز لە لیڤەرپوڵ بێنین بینە ڕیزبەندی چوارەم با پێ بچینە لایە و باسێکی چێلسی بکەین دواتر باسێکی ئەستۆن ڤیلاکەین چێلسی دوای هێنانی پۆچتینۆ و کۆمەڵە گرێبەست بە ڕەزامەندی هەردوو لە گرێبەستەکان هەڵۆشانەوە چێلسی هەموو ڕاهێنەرگۆڕینە بۆ چ هۆکارێکە چەند ساڵێک پێویستە مۆرینۆ وتی لە ناو یانەکە خیانەتکارێ کوت لە بازی هەیە ڕەهەنێ ڕاهێنەرێنە لە نیوی وەرزەکەیە ئەیهێنن تاو کوتای وەرزەکە چێلسیێکی تۆقێنە دەبینن لە وەرزی دووەمی ڕاهێنەرەکە لەگەڵ چێلسی ئەبینین ئەم تیپە
ئەکوژێتەوە ینی ئاستی خراپە بێ ئەم ڕایەنەرە دوور دەکرێتەوە یانەوەتە وەکو ماویسۆ پۆچتینۆ لە کۆتایی وەرزە گرێبەستەکان هەڵەوەشێنەوە ئەمە بۆ لە چێلسی یەکێک لە هۆکارە سەرەکەکان بۆ ئەوەی کە یانی چەلسی بەم بارودۆخی ئێستا ڕۆشتووە خراپی ئیدارەکەیەتی خراپی ئیداری یانەکەی بە شێوازێک بە دووەرزی ڕابردوو پێما بێ 600 ملیۆن پاوەند شتێکی وایە لە هێنانی یاریزانانە سەرفیان کردووە باشە بەڵام هەڵبژاردننی ئەم یاریزانانە لە ڕووی ئاستەوە نەبووە هەڵبژاردننی ئەم یاریزانانە لە ڕووی ناو ناوبانگەوە بووە کە ئەمە زەرێکی زۆری بەیانەکە گەیانوە لە سەرەتاوە ئیداری ینی چەلسی هەسان چیان کرد با بڵێن زۆرێک لە یاریزانە ناودار و باشەکانیان هێنا خستیانە یانەکەوە هاتن چیان کرد گراهام پۆتەریان هێنا بۆ ئەوەی کە ئەرکی ڕایەنەرەتی یانەکە بگرێت دەست ئەبینی گراهام پۆتەر بە شێوازێک وای لە چەلسی کرد کە ئەم چەلسیە زۆر لاواز دەرەکەو یعنی بە ئاسانی یانە ئاسایەکانی پریمەلیگ ئەتوانی لی ببنەوە هەڵ نەسا دانیشە سێری ئەم ڕاهێنەرە بکات دەرفەتی باتێ بۆ ئەم یاریزانانەی کە کڕیوێتی خوسێتی بەرەسی ڕاستەخۆ دوای فترەیەک پێما بوو دوای وەرزێک بوو گراهام پۆتەری دڵخستەوە دوا بە دوای ئەوە کە لامپاردی پۆچەتینۆی کە هێنا پۆچەتینۆ لە نیوە وەرزی یەکەمی ئەم ساڵی پریمەرلیگا ئاسیان زۆر خراپ بوو بەڵام لە ڕووی چیەوە ئاسیان خراپ بوو لە ڕووی گۆڵتۆمارکردنەوە ئەگەر دیقەت بم بە درێژایی ئەم وەرزە یانەی چەلسی زۆرترین هەڵی گۆڵیان دروست کردووە بەڵام کەمترین گۆڵیان پێکردووە ئەمە لێرە کێشە ڕئیسەکە ڕاهێنەر نییە ڕاهێنەر چی ئەکات هەلی گۆڵ بۆ یاریزانەکان دروستەکە ئەوە یاریزانە هێرشبەرەکانە ئەتوانن گۆڵی پێتۆمار بکەن بەڵام کە گۆڵی پێتۆمار ناکەن خەتای ڕاهێنەر نییە ئەمە لە نیوەی وەرزی یەکەمان لە نیوە وەرزی دووەمی ئەم وەرزەدا دەبینین چێلسی لە نیوەی یەکەمە پێماوێ پلەی 11 بوو لە پلەی 11 بوون بەڵام لە نیوەی دووەمە چێلسی هاتە پلەی شەشەم ئەمە خۆی گۆڕانکاریکی زۆر باشە لەم دوو نیوەیەدا لەم وەرزەدا بە جۆرێکە گۆڕانکاریەکە کە ئاستی یانەکە ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشە چوو باشە یەکێک لە یاریزانە کاریگەرەکانی ئەم ساڵی چێلسی من ئەتوانم بڵم پاڵمەرە کە لایانی مانچستەرسیەوە هاتە ینی چێلسی یعنی ئەم یاریزانە بە شێوازێک یاری ئەکرد کە قورسایی چێلسی خستبۆ سەرشانی خۆی زۆرترین گۆڵەکانی ئەم وەرزەی چێلسی لەلایەن ئەم یاریزانەوە تۆمارەکرا ئەگەر لە سەرەتای دو ساڵی ڕابردووە بیان توانیە هێرشبەرێکی گۆڵکەری زۆر باش بهێن بۆیانەکە من لەو باوەڕەدا بووم کە ئەم یانەیە پێویستی بەم هەموو گرێبەسە نەبوو و لەگەڵیشیا هێنانی بەرگریکارێکی زۆر باشکە تیاگۆ سیلڤا کۆتایی ئەم وەرزە ئەڕات و ئاستیشی زۆر بوو نەدانی بۆ کڕین و فرۆشتنی یاریزانەکان ینی ئیجازەکەی بدەن دەست ڕایەنەر بە دڵی ڕایەنەر گرێبەستەکان بکەن و بڵی ڕایەنەر یاریزان بەڕێ زۆر باشترە ئەمە هۆکارە بۆ چێلسی لەبەرەوەی ئەگەر پۆچیتینۆ بۆ پۆچیتینۆیان بێشایەت و لەسەر داخوازی ئەو یاریزانیان بهێنە و یاریزانیان بەڕێ بکردە من دڵنیام لە وەرزی دادۆ پۆچیتینۆ یاخود چێلسیەکی زۆر بەهێزترمانە بینی لەم وەرزە من لە لای خۆم کاسی لە بڵاوم کردەوتم دوورخستنەوەی پۆچەتینۆ لە ئەرکی ڕایەنەراتی یانی چێلسی یەکێک دوور نەکرێ هەڵێنەوەشانە گرێبەستەکە بە ڕەزامەندی هەردوولا جۆرێک لە دوورخستنەوەی ئەمیژ عنی وای دابنین جۆرێک لە دوورخستنەوەی تۆ لە ئەنجامەکانی ئەم ڕایەنەر ڕازینیت بۆیە گرێبەستە خاڵەوەشتین لەوانەیە نەگەیشتبێتە ڕێکەوتن نەگەشت بێتن ڕێکەوتن بۆ نمونە من ئەڵێم ئەمە با بڵێن هەڵەیەک بوو کە لەلایەن ئیداری چێلسیەوە کرا تۆ ئەبینی وەک پێشتریش باسم کرد لە نیوەی دووەمی وەرزی ئەم ساڵەوە یانەکە ئاسی بەرەو پێش بوو قەیچێکە تۆ وەرزێکی تر فرسەتە باە بەم ڕایەنەرە بۆ ئەوی کە بوو زانیاییانەکە بەرەوچوو ئەگا بوو زانیاییانەکە بەرەوچووەکە یعنی بەڵام من خۆم شخصی خۆم ئەو کاتی ئەڵێم ئەو کاتی کە یانی چێلسی تۆ خێری دوورخستەوە لە ئەرکی ڕایەنەرایەتیانەکە ئەوە گەورەترین هەڵە بوو کە ئیداری یانی چێلسی کردیان بەڵام تۆ خێل لەگەڵ یانی چێلسیە بە هەمان ئەو یاریزانانی کە ئێستا لە بەردەسیایەتی لەو باوەڕایم ئێستا چێلسی ترمانە بینی تۆ خێل ڕایەنەری زۆر باشە بەس یەک کێشەیەکی هەبوو لە چێلسی کۆنتڕۆڵی ژووری جلگۆڕین لەدەستدا بوو یاریزانەکان ببوونە دژی چەند یاریزانێک وەکوتلەیەکیان دروست کردو لە دژی تۆخێل لە ئەنجامی ئەمەیە خۆتی یاریزان دو هەموو یاریزانە بەڕێ ناکە ناچارە ڕایەنەر دوورخاتەوە بەڵام ئەوەش بزانین بەدەستێنانی ئەبتاڵ لەلایەن چێلسیەوە لە وەرزێکدا کە زۆرێک لایەنەکانی ئەوروپا بەهێز بوون ئەمە کارێکی زۆر قورسەکە تۆخێل بۆ چێلسی کرد گومانی هەیە بینە سەر مانچستەر هەز ناکەی مانچستەر و ئیدارەکەی هاوشێوەی چێلسین لە چڕوێک و لەو ڕۆیکەوە
خۆیان یاریزانە هێنن نەک یاریزانەکان کردین و فرۆژنەکە بدەن ڕایەنەر چیت هەیە لەسەر مانچستەرەکەی تینهاگ؟ کاکسیدا تینهاگ من ئەتوانم بڵم خراپترین ڕاهێنەری مانچستەر یونایتدە لە مێژووی ئەم یانەیەدا بە جۆرێک وای لەم یانەیە کردووە یعنی یانەکەی ناشرین کردووە لە لای هەندەر هەم ژووری جێگۆڕینی بەڕێژەیەک یعنی هەستەکەم نەدەستداوە چ لە ڕووی با بڵین کە ئەعلام و بازەکرێ و هەم ناکۆشیێکی زۆری خسۆتە نێوان یاریزانەکان و نێوان یاریزانەکان با بڵین لە ناو یاریگا و لە دەرەوەی یاریگاش یعنی تۆ تینهاگ هاتووی لە سەرەتای پێما بێ وەرزی ڕابردووە بوو کە هاو ڕابردووتر 2 ساڵ بەردێسا هات وتی من کۆتایی بە سەردەمی کلۆپ و گواردیۆلا هێنم بەڵام بە تەواوەتی پێچەوانی ئەم قسانەی کرد بە شێوازێک مانچستەر یونایتد وا لێ کرد کە ئێستا لە پلەی هەشتەمی ڕیزبەندیە کە پێم وابێ ئەمە یەکەم جارە مانچستەر یونایتد لەو پێگایە خۆی بینێتەوە ئەمە خۆی ناشرینکردنی ئەم یانەیە کێ ژوای لەم یانەیە کردووە بە دڵنیاییەوە ئیدارەی یانەکە تۆ هاتووی گرێبەستی لەگەڵ ڕۆناڵدۆیان کردووە باشە تینهاگە هێناوە دوای ئەوە کردوتە بەڕاهێنەری ئەم یانەیە و کردوتە بەڕاهێنەری ئەم یاریزانە ناودارە بەڵام تۆ هەڵەسی تینهاگ با بڵین بە شێوەیەک شەڕی دەرونی ئەەکەی لەگەڵ یاریزانە دووری ئەەکەیتەوە ئەڵی یەکێکە لە کێشە سەرەکیەکانی یانی مانچستەر یونایتد لە کاتێکا ڕۆناڵدۆ خۆی ئەڵە دوای چەندین ساڵ گەڕامەوە بۆ ئەم یانەیە هیچ شتێک نەگۆڕابوو هەموو شتێک خۆی بوو ئەمە سەلمێنەری ئەو قسەیە کە ئیدارەی یانی مانچستەر یونایتد بە تەواوەتی لە دۆخێکی خراپان بە تەواوەتی نایانەوێ ئەم یانەیە بەرەو پێش بەرن تینهاگ هەنێک لە یاریزانی هێنا لەسەر خواستی خۆی بەنمونە ئەنتۆنی بەڵام ئەبینین ڕاهێنەر کە یاریزانە گەێنە لەسەر خواستی خۆی هەڵبەتە ئەبێ ئەم یاریزانە باش بناسێت لە ڕووی تەکتیک و تەکنیک و هەموو شێوازێکەوە کە بزانێت ئەم یاریزانە بە تەواوەتی سوود بە پلانەکان یەگەێنێ بەڵام هەر تینهاگ خۆی بوو ئاسی ئەنتۆنی دابەزان ئەمە لێرە ڕاهێنەر ئیشی ئەمەیە باشە تینهاگ و شێوازی تینهاگ پێویستی بۆ نمونە بە کاسیمیرۆ بوو یاخود بەگرتی کازێکە توانێت بنیانانی هێر شێوە ئەبینین کاسیمیرۆ بەڵێ لە ڕووی هێڵی بەرگریەوە کاسیمیرۆ یاخود لە ڕووی بەرگریکردنەوە باشە بەڵام لە ڕووی بینای هێرش و دروستکردنی دەرفەتەوە ارتیکازێکی هێرشبەری نییە زیاتر ارتیکازێکی بەرگری کارانێەوە ئەبینی کاسیمیرۆیەکی جوانزی لە مانچستەر نابینی یعنی چەندین یاریە بوو هۆکاری شکستیانەکە بووە چەندین جار تۆپی لێ ئەڕوا تەنانەت دیاریوە بۆ 8 جار مراوغە کراوە باوەڕکە کە ئەم وەرزە کاسیمیرۆ ئەوەنەی لە عەرزا لە بەردەمی هێرشبەرەکانە پاکەوتووە ئەوەنە بە پێوە نەبوو یاری نەکردووە دابەزینی ئاستی یاریزان ڕاهێنەر بەرپرسەلی و لە هەمان کاتیشا بەرزبوونەوەی ئاستی یاریزان ڕاهێنەر بەرپرسەلی کاسیمیرۆیە کە باشترین ئیرتیکاز بووە لە بەڵام لەگەڵ پلانی تینهاگا گونجێت کاسیمیرۆ بۆ ناگونجێ مانچستەر یونایتد زۆربەی کات بە پلانی 4-2-3 جاریەکە باشە یان 4-3-3 ئەم 4-2-3یەکە بۆ نمونە کاسیمیرۆ لەگەڵ یاریزانێکی ترا دایانێت لەو بەردەمەیە ئەمە زۆر سوودی پێبەخشێ بە پلانی تینهاگ هات پلانی ئاکس و دووبارەی کردەوە تۆپی سەراپاگیر لە مانچستەر یونایتددا پەیڕەوکات نەک شێوازیارێکی پێشووی مانچستەر یونایتد ئایا بۆ شێوە بۆ شێوازی کەوا تینهاگ ئەیوێ و تۆپی سەراپاگیر کاسیمیرۆ گونجاوە من خۆم پێم وایە گونجاونە بۆ گرێبەستە زۆری شاڵە بوو ئەو گرێبەستە بۆیە ئەنجامیە بەینی خۆیان کە ئاستی یانەکە لەو شوێنەدا بەرەو پێش بەرنیا بە تەواوی ئاستیانەکە لە هەموو ڕێکەوە بەرەو پێش بەری کاسیمیرۆ یاریزانێکی خاوەن ئەزموونە یاریزانێکی ئەزموندارە ئەتوانێت پلان و تەکتیکی ڕاهێنەر چ لەلایەن خۆیەوە چ تەوزیعات بەسەر یاریزانەکەی ترە جێبەجێکە بەڵام کێشەکەی مانچستەر یونایتد تەنها لەوەیە کۆ نەبووەوە کاکسیدار کێشەی مانچستەر یونایتد هەر لە گۆڵپارێز بگرێت هەتا هێرشبەرەکەیان هەر هەمووی خۆی کێشەیەکن بۆ خۆیان گۆڵپارێزیان هێنا وەرزی ئەمساڵ باشترین گۆڵپارێزی ئەوروپایان هێنا کە ئۆنانا بوو لە ئینتەر میلان پێرار گەیشتە یاری کۆتایی چامپیۆنز لیگ لەگەڵ مانچستەر سیتیە ئاستێکی زۆر باشیشی پێشکەش کرد باشە پار بوو بەڵام سێرەکی ئەم وەرزە هاتوۆتە یانی مانچستەر یونایتدەوە هەر لە سەرەتای ئامادەکارەکانی سەرەتای مانچستەر یونایتدەوە گۆڵی وای لێ ئەکران لە ناوەڕاستی یاریگاوە تۆ ئەمە کێ بەرپرسەلی تۆ گۆڵپارێزێک بەم ئاستە بەرزەوە هێناوتەتە یانەکەەوە بەم شێوازە ئاسی داوەدە کێ بەرپرسەلی هەڵبەتە ڕاهێنەر و ڕاهێنەری گۆڵپارێزان ئەمە ئەو بینە سەر هێڵی بەرگری مانچستەر یونایتد سێریکە ماگوار قایدی هێڵی بەرگریە ئەمە کێشە ڕئیسەکە ئەمەیە
باشە هەردوو باڵەکان سێرەکەی ئاسیانۆک و پێویست نییە وان بیساکا بوو پێشتر داڵۆت و کێوشێ بەڵام ئاسیانانی زۆر دابزێت لوکشا بە هەمان شێوە هێڵی ناوەندی یاریگاکان سێرەکەی دەمێک ماکتۆمینایە دەمێک ئێریکسنە دەمێک کاسیمیرۆیە یعنی لێک تێگەشتنی باش نییە لە نێوان ئەم یاریزانانەدا من ئەڵێم تاکە یاریزان کە لە ئێستاە شایانی ئەوە بێت درێسی یانی مانچستەر یونایتد بپۆشێ تەنها و تەنها برۆنۆ فێرناندسە لە سەرەتای یاریەوە تا کۆتایی یاری ئەم یاریزانە هەوڵەیە جوو دەکا بۆ ئەوی گۆڵ تۆمار بکە بۆ ئەوی گۆڵیشان لەسەر تۆمار نەکرێت کاتی بەرنامەکەم زۆر نەماوەگەر باسێک لە ئەستۆن ڤیلاکی یونای ئیمری بکەین یونای ئیمری لەگەڵ ڤیارێڵە ئاستێکی ناوازی پێشکەشکرد لە وەرزی ڕابردووەوە بایرنی لە چامپیۆنز لیگا دوورخستە و تاوەکو وەرزی ڕابردووتر گەشتە قۆناغی پێشکۆتایش و لە چەندینیانی ترا بینیمانە ئاستی باشی پێشکەش کردو لەگەڵ سیڤیە سێدار نازنە یۆرۆپا لیگی لەسەر یەک برد بەڵام لەگەڵ پاریس سان جێرمانە شکستێکی ئەبروبەرانەی توش بوو بەرامبەر بەرشەلۆنە کە بۆیە پەڵەیەکی ڕەش بێنێتوانێ و لەگەڵ ئەرسناڵیشە ئاستی وەکو پێویست نەبوو بەڵام ئێستا وەرزی ئەم ساڵە لەگەڵ ئەستۆن ڤیلەیە دوای ساڵانێکی دوور و درێژ هاتووە ئەستۆن ڤیلەی گیانەوەتەوە چامپیۆنز لیگ و تیپێکی تۆقێنەر بۆم ساڵە خولی ئینگلیزی و تیپێکی بێز و بەرامبەر گەورەکان و بەرامبەر تیپان چی تێ لەسەر ئەستۆن ڤیلاکەی یونای ئیمری بە کورتی ئەستۆن ڤیلا ئەم ساڵ ئەتوانم بڵێم لە پریمەر لیگا ئەسپی ڕەشی ئەم خولە بوو چۆن ساڵی ڕابردوو ئەم یانەیە بە ڕاهێنەرایەتی یونای ئیمری سەرکەوت بۆ کۆنفرانس لیگ ئەوە تا ئەبینی ئەم ساڵ سەرکەوتۆ بۆ چامپیۆنز لیگ یعنی دوو هەنگاوی ناوە نەچۆ بۆ یۆرۆپا لیگی پەڕانۆتەوە چۆتەوە بۆ چامپیۆنز لیگ دەمە پێم وابێ 39 ساڵە ئەگەڕێتەوە 69 ساڵ ئەگەڕێتەوە بۆ چامپیۆنز لیگ یونای ئیمری ئەچێتە هەر یانەیەک ئەم یانەیە بە تەواوەتی شێواز و پلان و تەکتیکی خۆی با بڵێن یونای ئیمری پلان و تەکتیکی خۆی بەسەر ئەم یانەیە و بەجێهێڵێ و زیرەکترین ڕاهێنەریشە لە بردن و بەدەستێنانی یەکێ لە خولە ئەوروپیەکانە وە خۆ باسەکرد لەگەڵ سیڤیا و ڤیارێڵ ئەمانە بینیمانە یعنی ئیمری فرقەیەکی دروست کردووە تیپێکی دروست کردووە کە بەو پێگەی کە تیاتی پلەی چوارەمە بە شایستەی لەویایە بە هەموو واتایەک ئەتوانم بڵێم شایستەی زۆر لەوە باشترە کە لەو پێگەیە یابێ من لەو باوەڕەشم ساڵی داهاتوو لە چامپیۆنز لیگا هەرچەنە یەکەم وەرزیانە کە ئەو پاڵانەتی پێویستی بە ئەزمموی زۆر هەیە من لەو باوەڕەدام شتێکی یعنی شتێک بکا بەشتی لەو پاڵانە بۆ لەبەرەوەی یونای ئیمری یعنی کەسێری یاریکردیانەکەی هەرچەنە یاریزانێکی ئەوەنە ناودار و ئەزموندار و باش و خێرای تیانە بۆ شێوازە زۆرە بەڵام ئەبینی بە کۆی گشتی هەمویان بە مەنزومەیەکی زۆر باش توانیەتی تیپێکی زۆر باش لە ڕووی تەکتیک و ڕۆحێتەوە دروست بکە تاکە یاریزانێک کە زۆر ناسراوە مارتینێزی گۆڵپارێزە و گۆڵ ئەرجنتین ئەگەر بە کورتی جۆمبڵیۆک و دواپرسیاریش باسێکی وەکو دواتیبیش باسێکی تۆتەنهام بکەین تۆتەنهام لە وەرزی ئەم ساڵە چەنە بەرامبەر گەورەکان باش نەبوو بەڵام بە پێی ئەنجامەکانی بەرامبەر تیپەکانی دیکە پلەی پێنجەمی گرتووە سەرکەوت بۆ ئەوروپا لیگی وەرزی داهاتوو ئەگەر باسێکی تۆتەنهام بکەین کاری ئەنجامەکان وە ئازی تۆتەنهام چۆن هەڵسەنگین کاکسیدات هەموو وەرزێک تۆتەنهام یا بڵێن ئەم وەرزە و وەرزی ڕابردووش تۆتەنهام لە سەرەتاوە هەتاوەکو چەند هەفتەیە کە ئەڕۆی لا پلەی یەکەمی ڕیزبەندەکەیا بوو بەڵام ئەمان بینی لە نیوەی دووەمەوە ئەم یانەیە دا ئەبەزیە پلەکانی خوارەوە شەڕی ئەوەیە کرد کە سەرکەوێ بۆیشە لە خولە ئەوروپیەکان ئەم یانەیە بە درێژایی مێژوو هەر لە ڕاهێنەرەکان و بیرە کە پۆستێگۆگلۆ ئێستا ڕاهێنەریانە پێشتریش کۆنتی پێشووتریش مۆرینۆ سەرجەم ڕاهێنەران کێشیان هەبوو لەگەڵ ئیداری یانەکەیە یعنی بە شێوازێک باسی ئەمیانەیان کردووە کە عقلێتی بردنەوە بەدەستێنانی نازنەویان تیا نییە یعنی کۆنتی زۆر بەڕوونی باسێکە ئەڵێ ئەمیانەیە لە گەورەکانەوە فێرکراون کە هیچ کاتی هەڵی ئەوە نێن کە یەکێک لە خولە ئەوروپیەکان بەدەست بێن یان لانی کەم پریمەر لیگ بەدەست بێنن یعنی کێشەکە لە تۆتنامە لە خودی ڕاهێنەران نییە لە خودی یاریزانە نییە تەنها و تەنها لە خودی ئیدارەکەیەتی باشە تۆ بە هاریکین و سۆنەوە نتوانین لە ئەوروپایە لە پریمەر لیگا شتێ بکەی کە بۆ بەریکردیانە باشانەوە شتێ بکەی ئەی بەتەمای کەی پریمەر لیگ بەدەست بێنی بەتەمای کەی لە چامپیۆنز لیگا شتێ بکەی بە شتێ دوا بە دوای ئەوە هاریکینیان با بڵێن هاریکین لە یانەکە ڕووی چۆ بایر میونخ کیان خسۆرە شوێنەکەی کۆلۆزۆڤسکی یعنی ئەمە یاریزانە نییە نیوەی
هاریکینیش پێشکەش بکە یعنی عقلیەتەکە لە ئیداری یانەکە نەریشانێنە تیمە ئاخر ئەم یاریزانە هی ئەوە نییە تۆ ئامانجی لەسەر هەڵستی بۆ ئەوەی کە بردنەوەی نازناوێن نیە ئەمە شتێ دروستی کردووە ئیداری یانەکە لە گەورەکانەوە پێ هاتووە هەتاوکو یاریزانەکە میرەژیانم ڕۆ زۆر خۆشحاڵ بووم لەگەڵ ماوەی بەڵام ئەسەن لە کاتی بەرنامەکە زیاتریش لامانەوە بەرنامە لەسەر پریمەر لیگ و ئەو یانانەی کە باسمان کرد بە نیو کاژمێر و کاژمێر بە دووکاری براوان تاوا نابێت بەڵام چۆن بڵێ کاتی بەرنامەکەی میشەرەوە لە کاتی خۆ زیاتریش لەماندا و ساز و هاوکارانم سپاس بە ئێوەش لە کۆتایی بەرنامەکە سپاس دەکەم کە لەگەڵ ماوەیە کردووە قسەیەکت ما زۆر سپاس بۆ ئێوە دەستخۆشیتان لە یەکەم بەرنامەیەکی زۆر جوانە هیوای سەرکوتان بۆ خوازم ئینشاءڵڵا دووبارە بینەرانی عەزیز بەم شێوە گەیشتمە کۆتایی ئەڵقەیەم هەفتەی بەرنامەی هەفتانەی وەرزش لە کۆتایی بەرنامەکەشە سوپاسی ئامادەبوونی میر مەریوان شڕۆڤەکاری تۆپی یەکەم کامڕۆ لەگەڵمان بوو سواز بۆ هاوکارانم لە پشتی کامێرە سواز بۆ ئێوەشکەتان کات و ساتە بینەرمان بوون ڕێز و سڵاوی سیدات بابانی قبول فەرموون تا ئەڵقەیەکی دیکە و بەرنامەیەکی دیکەی هەفتانەی وەرزش بەخوای گەوردان دەسپێرم شاد و کامەران بن